دەستنیشانکردنی تۆمباراک باڵیۆزی واشنتن لە تورکیا وەک نێردراوی تایبەتی سەرۆکایەتی ئەمریکا بۆ سووریا و عێراق لەلایەن دۆناڵد ترەمپ کاردانەوەی لێ دەکەوێتەوە. هەرچەندە واشنتن بڕیارەکەی ترەمپ وەک هەنگاوێکی ئستراتیژی گرنگ دەبینێت، بەڵام بەهۆی ڕەفتارەکانی ڕابردووی بەرامبەر بە کورد بە تایبەت لە ڕۆژئاوای کوردستان نیشانەی پرسیاری لەسەرە. بە بڕوای بەشێک لە چاودێرانی سیاسی هێشتنەوەی باراک لە پۆستی باڵیۆزی ئەمریکا لە تورکیا و پێدانی ئەم دۆسیە ئاڵۆزەپێی و نزیکی ناوبراو لە ئەنقەرە ڕێگە بۆ تورکیا خۆش دەکات دەستوەردانی زیاتر لە ناوخۆی ئەو دوو وڵاتەدا بکات. کێشە سەرەکیەکە لێرەدا کاریگەری ڕاستەوخۆی ئەنقەرە بەسەر بڕیارەکانی باراکەوە، چونکە تورکیا لە سووریا و عێراقیشدا خاوەن ئەجەندای سەربازی و سیاسی تایبەت بەخۆیەتی، بە تایبەت دژایەتیکردنی ئەنقەرە بۆ قەوارەی کوردی لە ڕۆژئاوای کوردستان و لێدانی پەکەکە لە هەرێمی کوردستان. ترسی چاودێرانی سیاسی لێرەدا بەهۆی پێگەکەی باراکە لە ئەنقەرە، چونکە پێیان وایە ئەگەری زۆرە سیاسەتی ئەمریکا لە سووریا و عێراق زیاتر بەلای خواستەکانی تورکیادا بشکێنێتەوە، کە ئەمەش مەترسی جدی لەسەر داهاتووی هاوپەیمانانی ئەمریکا وەک هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە و هاوسەنگی هێز لە عێراقدا دروست بکات و پێگەی واشنتن وەک ناوبژیوانێکی بێلایەن لاواز بکات.